وهروە دوو مووچە و سێ مووچە و چوار مووچە وهروە ڕینی یاخۆ ڕێگرتن لە قاچاقی و لە نادیاری داهاتی بەردەوامبوون شەرتە مەرجە ئێمە ئەو میکانیزمەمان لە بەردەستە بەردەوام بین زەختێکی بار دوشتن سەحەکان بۆی کە بتوانێت بەدەم هاوڵاتیان لەبێت و ئاوڕێکی جدی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان مامۆستایان و فەرمانبەرانی سەربەرز مووچە خۆرانی پەروەردە لای هەمووان ڕوونە پاش 29 ساڵ لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان خەڵکی مافکرا و مووچە خۆرانی مووچە براو ژیان و گوزرانی هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ لە خراپتربووندایە وڵات نوقمی گەندەڵی کراوە و سەرجەم لە سۆنگەی هەستکردنمان دەبینی کە سێکتەرەکان بە حیزبی کراون و قۆڕخکراون بەهۆی کۆمەڵێک بەرپرسی نابەرپرسەوە بە بەرپرسیارەتی ئێمە وەک مامۆستایان و هەموو چین و توێژە جیاوازەکان چەندین ساڵە بە چەندین ڕێگەی یاسایی و مەدەنی دوور لە تونند و تیژی داواکاریەکانمان گەیاندووە بە دەسەڵات بەڵام ئەوەی جێگەی کێڕامانە دەسەڵات زۆر بێباک بووە لە بەرابەر داواکاریەکانمان کە داواکاری سەرەتاییترین مافەکانمانە لە ئێستاشدا بە بیانووی قەیرانی دارایی و ڤایرۆسی کۆڕۆناوە دەیانەوێت خوێندنی ئەم ساڵ لە باخچەی منداڵانەوە تا زانکۆ و پەیمانگاکان بکەنە قوربانی پەروەردە و فێرکردنیش لە لێواری ڕووخان و مەرگ نزیک بکەنەوە بۆیە ئێمە بۆ 2000 دەرفەت بەدەسەڵات دەدەین تا داواکارەکانمان جێبەجێ بکات لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکارەکانماندا شێواز و جۆر و میکانیزم و فشارەکانمان دەگۆڕین داواکاریەکانمان بریتین لە یەک پێدانی مووچەی تەواو 30 ڕۆژدارێک و بەبێ دواکەوتن هەروەها گەڕانەوەی لێبڕینی مووچە و دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە هەروەها دیاریکردنی میکانیزمێکی گونجاو بۆ دانەوەی پاشەکەوتی زۆرەملێ کە مووچەخۆران بتوانن سوودی لێ ببینن دووەم دامەزراندنی وانەبێژان و خۆبەخشان سێەم بوژانەوەی بازار و ڕەخساندنی هەلی کار بۆ دەرچوانی دانەمەزرا و سوودبینین لە بەرهەمی خۆماڵی هەروەها دەستی کاری ناوخۆیی گرنگی پێ بدرێت و سنووردانان بۆ هێنانی کرێکاری بیانی بکرێت لە کۆتاییدا داوا لە سەرجەم مامۆستایانی کوردستان دەکەین لە باخچەی ساوایانەوە تا زانکۆ و پەیمانگاکان بایکۆتی هەموو جۆرێکی خوێندن و وانەگوتنەوە بکەن تا ئەو کاتەی دەسەڵات وەڵامی داواکاری ڕەواکانمان دەداتەوە هەروەها داوا لە نەتەوەی گرتوەکان و پەرلەمانی کوردستان و عێراق دەکەین فشار بخەنە سەر دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی داوا ڕەواکانمان بە پێچەوانەوە لە بێوەڵامی دەسەڵات هەڵوێستی جیاواز و تونترمان دەبێت سەرکەوێت داخوازەکانی خەڵکی کوردستان دەستەی داکۆکی لە مافی زانکۆ پەیمانگاکان ئەنجومەنی فشار ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی دەستەی داکۆکی لە مافی مامۆستایان 27 ئەیلولی 2020 شکران بەخوای گەورە بە هەموو هیمەتی ئەو بەڕێزانەی کە دژی ئەو وەزعە خراپان بەردەوام دەبێت وەکو مامۆستا باسی کرد شوێنی خۆپیشاندان و ناڕەزایەتیان دەربازیەوە من پێم باش بوو دەستێکی ئەو لەبەردەمی مەکتەبە ئاینیەکان بێت کە بەداخەوە بەشی ڕێوەبەرەکان ئەوڕۆ کە مەکتەبیان کردوتەوە لەبەر ئەوەیە کە مەکتەب نەکەینەوە بایکۆتکەین تەلەبەکانمان دەچن بۆ ئەهلی دەرسانم کە وەش نەبوو بێ بایکۆتیش نەبوو بێ